ئەمڕۆ زۆر خۆشحاڵین لەژێر چاودێری بەڕێز جەنابی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرور بارزانی و بە ئامادەبوونی ڕاستەوخۆی تەلەڤیزیۆنی لەگەڵ بەڕێز سەرۆک وەزیرانی عێراق فیدراڵ بەڕێز محەممەد شیع سوودانی کە ئامادەبوو لە مشاهدەیەکی تەلەڤیزیۆنی بۆ کردنەوەی بە تەنسیق لەگە وزار سەحەی عێراقی بەیەکەوە چەند پرۆژەیەکی نیشتیمانی لەسەر ئاستی عێراق بەیەکەوە کردمانەوە ئەویش پرۆژەی کردنەوەی سنتەری شوشتنی گورتیلەیە بە ڕێگای پەردەی هەناو کە پێی دەڵێن پێریتۆنیەل دایالسیس ئەمە جیاوازە لە شوشتنی گورتیلەی پێشوو و ئەم پرۆژەیەکی نیشتیمانیە و لەژێر چاودێری بەڕێز جەنابی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی چەند ئامانجێکی گەورە دەپێکێت لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئەم خزمەتگوزاریە بەم جۆرە تا ئێستا نەبوو بۆ یەکەمین جارە لە عێراقدا و لە هەرێمی کوردستانیش یەکەمین شارە و بۆ یەکەمین جارە کە ژمارەیەک لە نەخۆش پێویستیان بەم خزمەتگوزاریە هەیە و هەروەها کەمکردنەوەی ڕۆتینە چووکە دوای ئەوەی نەشتەرگەریەکی تایبەتی بۆ ئەنجام دەدرێت بۆ دامەزرانی سێتی ئەم خزمەتگوزاریە لە لەشی نەخۆشەکە دواتر لە ماڵەوە هەموو جەلسەکان وەردەگرێت پێویست بۆ ناکات ئەو سائیلە یان ئەو شلەمەنیەی وەری دەگرێت بۆ عیلات هەموو جار بێتەوە ناو نەخۆشانە بەڵکو لە ماڵەوە ڕۆژانە دەتوانێت بەکاری بێنێت خۆی دوای ڕاهێنانی ئەمە خزمەتگوزاریەکی گەورەیە بەڕێزان لە چەند ژوورێک و چەند قەرێلەیەک تەماشای مەکەن ئەم خزمەتگوزاریە ئەمە خزمەتگوزاریەکی فەوقە تەخەسوسیە خزمەتگوزاریەکی استراتیجیە لەبەر ئەوەی لە پێشوودا بەداخەوە ڕێژەی مردن و توشبوون لە ساڵانی زۆر ئەسڵەن لەوانەیە تەشخیص نەدەکرا یان ڕێژەی مردن زۆر بوو و ئەوانەی ڕێژەی تەمەنیان زۆر کورد دەبوو بەڵام لە ئێستادا شوشتنی گورتیلە بە شێوەیەکی گشتی و شوشتنی گورتیلە بە ڕێگەی پەردەی هەناو ئەو دوو خزمەتگوزاریە بە هەزاران نەخۆش لە هەرێمی کوردستان سوود لەم خزمەتگوزاریە وەردەگرن کە زیاتر لە 3100 نەخۆشی توشبووی لە کارکەوتنی گورتیلە هەیە ئەمانە تیاندا هەیە 17 تا 18 ساڵە ئێستا شوشتنی گورتیلە وەردەگرێت هەیە 10 ساڵ زیاتر هەیە چەندین ساڵە و ئەوەی جێگەی خۆشحاڵیە بەڕێزان دوو فاکتەری گرنگەیە لەم خزمەتگوزاریە ڕەنگە ئەگەر بگەڕێنەوە چەند ساڵێک بە لە ئێستا نەخۆش لەوانەیە لە مانجە جارێک لە سڕەی نۆرەی خۆیدا بەبەری نەکەت بایە و ئەم خزمەتگوزاریە بە شێوەیەکی گشتی زیاتر لە 1970 لە کەرتی گشتی هەیە و تەنها لە حکومی هەیە لە کەرتی تایبەتدا ئللا ئەگەر لە عینای ڕەگەزە نەخۆشێک ناچار بێت لەوێ بێت ئامێریش بە بردێ ئەگەرنا بە شێوەیەکی خزمەتگوزاری و جەدوەل و خشتە و ئەو ژمارە زۆرەی قەرێلەکان و ئامێرەکان تەنها لە کەرتی گشتی حکومیە ئەمە جێ خۆشحاڵیە کە لە زۆربەی زۆری قەزا و ناحیەکاندا هەیە ئێمە نزیکەی 15 سنتەرمان هەیە لە ناو شار و لە ئیدارە سەربەخۆکان و سنتەری قەزاکان هەر لە پارێزگای هەولێر لە سنووری هەولێر سلێمانی دهۆک هەڵەبجا و لە ئیدارەی سەربەخۆی زاخۆ ڕاپەڕین گەرمیان و هەروها سۆران و جگە لەوەش لە شەقلاوە لە نەخۆشخانەی بلێ لە چۆمان لە ئاکرێ و لە سنووری دەڤەری سلێمانی بامان شێوە لە قەزا و ناحیەکان ئەمە ئەوە دەگەێنێ کە نەخۆش پێویستی بۆ نییە وەکو پێشوو ئەم ڕۆتینە ئامانجی حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نوێن بوو دوو ڕۆژدارێک سێ ڕۆژدارێک بێتە ناو سنتەری شارەکان خۆی لەم شوێنە غەسلی لێ بۆ دەکرێت.